سەرخۆشبەختانە لە ئێستادا چەندین ڕێکخراوی حکومی هەروانە حکومی و ناحکومیژێ کە خزمەت بە گەنجان و لاوان دەکەن. یەکێک لەو ڕێکخراوانە ڕێکخراوی سپاردەیە کە ڕێکخراوێکی ناحکومی لۆکاڵیە کار لەسەر گەنجان و خانمان و ئەوانی چواردەوریان با بڵێ مامۆستان یا خوددایەکان و باوکانیان دەکات و زیاتر ئومێدیان پێدەبەخشی و هەروە هەلی کار بۆ گەنجان دەرەخسێنێ یاخود ئەو گەنجانەی کە بیرۆکەی هەلێکی کاریان هەیە ئەمان هاوکارێکی زۆر باشیان دەکەن. ئمە بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانداری ڕەهێڵ عەزیز سەرۆکی ڕێکخراوی سپاردەمان کردو ئەمڕۆ لە ستۆدیۆ لامان میوانە. کاک ڕێڵ بەیانیت باش تەندروستی چۆنە؟ بەیانی باش زۆر سپاس. بەیانی بینەرانیش باش زۆر سپاس. کاک ڕێڵ دەمەوێت لەوە دەست پێ بکەم. ئایا ئەم ڕێکخراوە بە دیاریکراوی لە ساڵی چەند دامەزراوە؟ جوگرافیاتان کوێیە؟ کارەکانتان لەکوێیە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی سپاردا کە لە 2023ەوە دامەزراوە هەڵبەت 2 ساڵە تەمەنی ڕێکخراوەکە بەڵام ئەو تیمێکە کارەکە لەناو ئەم ڕێکخراوەیە زیاتر لە 15 ساڵ ئەزمموی کاری نێودەوڵەتی و لەناو کوردستان و لە دەروی کوردستان هەیە هەرچی ئەزمون و پەیوەندیەکانیان هەیە هێناویانەتە ناو ئەم ڕێکخراوە بۆیە لە ڕووی تەمەنەوە ڕێکخراوەکە تازەیە بەڵام ئەزمونێکی زۆری هێناوەکە خاتە خزمەت گەنجان و خانمان و ڕێکخراوەکەمان بەگشتی کار ئەکات لەسەر خانمان و گەنجان لە ڕێگەی سەکتەری پەروەردە لەلایەک و لەلایەکی تریش ئامادەیان بکەین بۆ بازاڕی کار یاخودە گەنجێکە بێبیەوە بێتە خاوەنکاری خۆی هەلی کاری بۆ دۆزینەوە یاخود هاوکاری ئەەکەین بۆ ئەو پێداویستیانە چێک کە پێویستێتی بۆ دامەزراندەی مەشروعێکی خۆی. لە ئێستاە ئێمە لە شاری سلێمانی نووسنگەی سەرکیبان هەیە و سێ ناوەندی گەنجان ئەبین بەڕێوە لە شارەکانی ڕانیە چەمچەماڵ هەڵەبجە. ئەم ناوەندانە لەلایەن ڕێکخراوی سپارکی هۆڵندی و بە دەعمی حکومەتی هۆڵندی دامەزراوە و ئێمە وەکو ڕێکخراوی سپاردا ئەرکی بەڕێوەبردننیمان گرتوتە دەست و بۆتە سەکۆیەک بۆ گەنجان بۆ ئەوەی لەوێ بێن باڵین کار لەسەر کارامەیەکانی خۆیان بکەن و داهاتوێکی گەشت بۆ خۆیان بنیاد بنێن و ئامانجیشمانە کە لە ساڵانی ئایندەیە بە تایبەتی لە 2025 بەدواوە بتوانین کار و چالاکیەکانمان لە شارەکانی تری کوردستان و عێراقیش فراوان یعنی واتە لەسەر ئەو بنکانی تر کە هەتانە لە شارەکانی تر هیچ چالاکیێکی ئەنجام نادرێەوە لە شاری سلێمانی کە ئەنجام دەدرێ؟ بابا بەدڵنیایەوە ئێمە زیاتر با بڵین کارەکانمان چڕ کردوتەوە لە شارەکانی ڕانی و چەمچەماڵ و هەڵەبجە کە پێمان وایە ئەگەر سەیری دە 15 ساڵی ڕابردوو بکەیت خولی ڕاهێنانەکان چالاکیەکان پرۆژەکانی ڕێکخراوە لۆکەڵی و نێودوڵەتیەکان زیاتر لە سلێمانی و هەولێر و دهۆک ئەکرا و ئەنجام دەدرا. ئێمە هاتین پرۆژەیەکمان هەیە کە لە ئەمانوی لە ڕانی و چەمچەماڵ و هەڵەبجە و ئەو شارانی دوورە دەستن گەنجەکانی ئەوێ زیاتر پێویستیان بەم خول و ڕاهێنان و پرۆژە و چالاکیانە هەیە کە ئێمە ئیشی لەسەرەکەین. باست لەوە کرد کە ئەم ڕێکخراوە لەلایەن وڵاتی هۆڵنداوە پشتگیریە کرێت و یاخود سەپۆرت دەکرێت. ئەو سەپۆرتانی کاکرێت چی ئەو پشتگیریانە مادیە معنەویە یاخود ئەگەر منێکی گەنج ئەگەر بێن بۆ ڕێکخراوەکەی ئێوە داوای پرۆژەیە بکەمایە چنۆ هاوکاریەک مەکرێ هاوکاریەکی معنەوی مەکرێ بۆی بتوان پرۆژەکەم خەمە سەر پێەیە ئەوە تا خۆتان یان پرۆژەکەم لێوەرەگرن و کەسەکە سەرپەرشتی ئەکا چۆنایی ئەومان بۆ ڕوون بکەرەوە. بەڵێ لە ئێستا ئێمە پرۆژەیەکمان هەیە بە هاوبەش لەگەڵ ڕێکخراوی سپارکی هۆڵندی بکە بیلفعل لەگەڵ یاخود پاڵپشتی و هاوکاری مادی و معنەوی ئەکرێت لەلایەن حکومەتی هۆڵنداوە. پرۆژەکە خۆی لەوە ئەبینێتەوە ئێمە چۆن بتوانی گەنجان و خانمان دوورخینەوە لە تونێلی بێئومێدی بێهیوایی توندڕەوی توند ئاژۆیی. ئەمیش لە ڕێگەی ئەوەی کە بتوانین بەدیلی پۆزتیڤ پێشکەشکین بە خانمان و گەنجان لەو ناوەندی گەنجانی کە باسم کرد. بەدی لە پۆزتیڤەکان چییە؟ خولی ڕاهێنانە خولی پیشەییە کە بۆ گەنجانی پێشکەشەکەین. تا ئێستا گەنجێک لە ڕانیە لە چەمچەماڵ لە هەڵەبجە وەکو پێویست دەرفەتی نەبووە کە بتوانێت کارامەیەکانی خۆی پەرە پێ باش. باوای لێ بکەین بۆی زیاتر ڕوونی بکەین و کاڵی خولی پیشەیە یعنی مەبەست لەوەیە خولی سەرتاشین و خولی مۆسیقا و خولی ئەوەی کە تۆ کەسێک فێری ئەوە بکەی کە ئەو بەهرەیە کە هەیەی بتوانێت پەری بە مەبەست لەمەیە کاڵی خولی پیشەیە ئەوەی با بڵین خولی پیشەیە بەڵام ئێمە کە ئەڕوانین بۆ ئایندە سیرەکەین دنیای تەکنەلۆژیای دیجیتاڵە و ئەو کۆمەڵێ پیشەی کە
ئێمە لە ڕابردووە ئەمان کرد لەوانەیە لە 10 ساڵی ئایندەیە نەمێنێ بۆیە گەرمانوی لەگە سەردەما بڕۆین ئەبێ ئەو پیشانە پێشکەشی گەنجانکەین و ئامادەیەنکەین بۆ بازاری کار کە لە ئێستا و 10 ساڵی ئایندا پێویستە ئەوانە زیاتر بڵێ خەیاتی پێویستە بەڵێ سەرتاشی پێویستە بەڵام ئەوانەی کە ئێمە زیاتر فۆکسیە خینە سەر ئەو خولانن کە پێویستە لە دنیای دیجیتاڵە بۆ نمونە دیزاینکردنە بۆ نمونە چۆن بتانی فۆتۆیەک ویددیوەیەک بۆ ناوچەیەکی وەکو دوورە دەست لە شارێکی گەورە لە پارێزگایەکی گەورە تۆزە قورس نییە ئەم خولانی کە ئێستا جەنابەت ئاماژە پێکرد بە تایبەتەوە بوارانی کە لە بواری ئیشی کار و ئایتی و دیزاین و ئەمانەیە بێ بنمونە تۆ لە شارۆچکەیەکی دوورە دەستا پێویستە بە ئەتەرنێتە بێ پێویستە بە کۆمپیوتەرە بێ پێویستە بە و بوارانەی ترە بێت تۆزە قورس نییە ینی بەڵێ ئێمەش سەرەتا یعنی ئەوەی کێک بوو لەو بربەستانی کە ئەماود یەتە ڕێمان بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە تەبان کە ترینینێک خولێک بڵاوەکەینەوە پێشتر گەنجان نتوانن لە ڕێگەی سوۆشیال میدیا پلتفۆرمەکانمانەوە ناوی خۆیان تۆمارکەن و کولی جارەگەیمە 25 کورسیمان هەیە بۆ خولەکانمان زیاتر لە 100 کەس تەقدیمی ئەکا و ئەو کەسانی کەشیان یاخود لاپتۆپیان پێ یاخود هەر لە سمارتفۆنەکانی خۆیانەوە مەرج نییە بەڵام ئێمە توانین هاوکاریان بین و ئەوەی تا ئێستا ئێمە خولەکانمان کردوتەوە پێویستی یعنی شتێک نەبوو بڵین کە پێویستی بەوە بکە ئیلا ئەبێ لاپتۆپی پێ و ئێستاش تەلەفۆن وای لێ هاتۆ موبایل وای لێ هاتۆ لاپتۆپێکی بچووکە لە بەردەستا بۆیە نەبووتە بربەست و ئێمە خولەکانیش کە پێشکەشەکەین زیاتر ئەمانوێ عیلمەکە بگەێنین دواتر ئەو کەسە خۆی ئەتوانێت پراکتیکیەکەی بێتەوە بۆ ماڵەوە. کاگڕێڵ جگە لە بابەتی خولکردنەوە بۆ خانمان و هەروە بۆ گەنجان هیچ سیمینار و وەرکشۆپ پشتیان بۆ دەکەن؟ بەڵێ ئێمە طبعاً ئەم پرۆگرامی کە هەمانە لەگەڵ بە پاپشتی حکوومەتی هۆڵندا و بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی سوپارکی هۆڵندی ئامانجمانە کە بتوانین بشبینە پردێک لە بینی گەنجانی شارەکان و حکوومەتی خۆجیەی بۆ ئەوەی ئەو متمانەیە کە لاواز بووە زیاتر پتەویکەین چۆن نتوانین پتەویکەین بۆ لە ڕێگەی ئەوەی کە بتوانین ئەم ناوەندانی ئێمە و سەکۆی بەکاربێنین بۆی ئەم دوو با بڵین جیهەتە بێنین پێکەوە دابنیشن لە سێمینەراتە لە وەرکشۆپە چالاکیمان ئامادە کردووە لە ئێستا تا 3-4 مانگیکە کەەوە گەنجانی ئەو شارانە بێنین لە ناوەندەکانی ئێمە لەگەڵ بەرپرسانی خۆجیایی دابنیشن باسی مەعاناتەکانیان بکەن و باسی چارەسەرەکان بکەن و چۆن بتوانن کاربەدەستانی شارەکان هاوکاری گەنجان بکەن بۆیە سێمینەرات و وەرکشۆپ و ئەوانە لەلایەک بۆ حکوومەتیش ئەەکەینەوە 2 هەفتە لەمەوە پێش لە شاری هەولێر ماستە کلاسێکمان پێشکەش کرد بۆ بەشێک لە نوێنەرانی حکوومەتی خۆجیایی شارەکانی هەڵەبجە و ڕانە و چەمچەماڵ بۆ ئەوەی هاوکاریان بین چۆن پلانێکی کار ئەنووسیتەوە لەسەر ئاستی حکوومەتی لۆکەڵی ئیشوکارەکانتان دوولایەنەیە هەم بۆ لایەنی حکومی و هەم لایەنە کۆمەڵایەتی و گەنجان و مامۆستانەوەوانە شەگرێتەوە بۆی بتوانە هەردووشیان لە مەعاناتی یەکتر تێبگەن بەڵێ ئێمە پێمان وایە کە لەلایەک گەنج خوێندکار لەلایەکی تر حکوومەت لایەکی تر مامۆستای ئامادەی زانکۆ لەلایەکی تر دایک و باوک ئەمانە 4 ئەکتەری سەرەکی ناو کۆمەڵگان لەسەر ئەو بابەتە کاگڕێڵ من کە لەسەر ڕێکخراوی سپاردە خوێنمەوە ئێوە کۆڕ و سیمیناریشتان هەیە بۆ دایکان و باوکانی خوێندکار ئەمە بۆ چییە و ئەم سیمینارانە چین ینی کە گرنگی ئەمە لەکوێیە کە تۆ دایک و باوکێک لە ماڵ و دانیشتو لەگەڵ مناڵەکە تۆ ئەیهێنی بۆ دەورێک و لە هەفتەیەک 2 هەفتە دایانیشێنی دەوری پێڵی تو گرنگی ئەمە لە چیە ئەمن بۆ باس بڵێ ئێمە تاوان هەر لە چوارچەوە پرۆگرامەیە کە هەمانە بالفعل دایک و باوکیش بەشێکن لەو کاراکتەرانی ناو کۆمەڵگە کە گرنگن ڕۆڵی گرنگیان هەیە تا ئێستا ئەم پرۆژەیە بە جۆر لە جۆرەکان وەک بەو شێوازێک کە ئێمە پێشکەشێکی نەکراوە بە هەماهەنگی لەگەڵ با بڵین بەڕێوەبەری قوتابخانەکان و پەروەردەی شارەکان ئێمە هەستاوین بەوەی کە دایک و باوکان لە کاتێکە کە بۆیان گونجێ بانگێشتانەکەین بۆ مەکتەبەکان و کەسێکی پسپۆر ئەهێنین باسییان بۆ ئەکات چۆن بتوانن هاوکاری کوڕکچەکانیان بن با بڵین هانیان بدەن و تەژیعیان بکەن دوانەکەون لە خوێندن چۆن بتوانین نیشانە سەرەتایەکانی بێئومێدی و بێهیوایی لە کوڕکچەکانیانە بدۆزنەوە چونکە زۆربەی جار لەوێەوە دەست پێەکە ئەگەر تۆ بزانی
نیشان با بڵێن توندڕەوی بێئومێدی بێهیوایی پەتایەکە ئەو گرێ بەڵام ئەگەر نیشانە سەرەتایەکانی سەرەتا بتانی بیدۆزیتەوە ئەتوانی خۆپارێزی لێ بکەیت دایک و باوک لە ئێستا ئەم زانیاری وەکو پێویستلان نیە خۆپارێزیە ئێمە ئیش لەسەر ئەو خۆپارێزیە ئەکەین کە دایک و باوک هۆشیارکەینەوە چۆن ئەتوانی کۆچەکەت بپارێزی لەو پەتای بێئومێدی و کارێڵکەواتە بابەتی ناومێدی و ئەم بابەتانە بابەتێکی دەرونیە توێژەری کۆمەڵایەتی ئەم خولانەیان بۆ دەکاتەوە کەسانی پسپۆرن بەڵێ بە هەمانگی لەگەڵ بەڕێوبەری مەکتەبەکان و توێژەری کۆمەڵایەتی ئێمە هەڵدەسین بە وە کەسانی ڕاهێنراون ینی ئەوانە کەسێکن کە پێشتر ڕاهێنانیان بۆ کراوەتەوە بۆ ئەوی ئەم خولانە بڵێنەوە بەڵێ کاگرێڵ توانی با ڕێژە پێمان بڵێ ئەو هەلیکارانی کە ڕەخسانوتانە بۆ گەنجان و خانمان چەندێک بۆ نەک تەنها لە سلێمانی لە شارە جیاوازەکانی تر و ئایا بەپی هەڵسەنگاندنی کە بەپی ڕۆژانە کارەکانتان کردووە لە چ شارێک زیاتر هەلیکار هەیە ئێمە طبعاً ئەوەی زیاتر ئیش لەسەر ئەوواکەین گەنجێک ئامادە بکەین بۆ بازاری کار ئەوە ناچین بگەڕین لە ئێستا لەم کاتێکی ئێمە ئەم پرۆژەیەمان هەیە ئەوە ناچین ئیشەکەی بۆ بدۆزینەوە بۆ چونکە تۆ ئەگەر گەنجەکەت ئامادە نەکردبوو با هەلیکاریشە بێ ناتوان ئیشەکەکەوە تا تۆ ئەبێ سەرەتا گەنجەکە ئامادە بکەیت بۆ ئەوەی بتوانێت ئەو ئیشە بکات ئەمە لەلایەک ئێمە ئێستا لەو مەرحەلەیەین بەڵام لەم لاشەوە ئێمە لە پەیوەندیان کە ئەمانەوێت هەلی کار بدۆزینەوە بڕەخسێنین بۆ گەنجان ئێمە دایم چامان لەوە بووە کە ئەبێت حکوومەت یاخود کۆمپانیا بێ ئیش بۆ گەنج دۆزێت و باشە گەنج ئێمە ئێستاش سەرتا باسم کرد ئێمە لە کۆمەلگایەکەین کە ئەڕوا بەرەو دنیای دیجیتاڵی و تەکنەلۆژیای زیاتر ئەم گۆڕانکاریە پێویستی بەدەستی کارە پێویستی بە عقلی تازەیە پێویستی بە فکری تازەیە گەنجی ئێمەش لە ناو کۆمەلگایە زۆرترین زانیاری لەسەر دیجیتال و تەکنۆلۆژیا هەیە باشتر لە دایک و باوکی ئەمە دەرفەتێکە بۆی بتوانین زۆرترین پرسیار بکەین و وەڵامەکانیشمان دەست بکەوێت وەڵامەکەی ئەوەیە ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ گەنجان کە ئامادەیەکی بۆ بازاری کار و ئەگەر ئەوان ئامادە بن ئەو کاتە کارەکە خۆی دێ کارەکە خۆیەتن باشکار لە قسەکان تا باسیەوەت کرد کە ئێوە خول بۆ مامۆسایانی شەکەن و مامۆسایانی خوێندنگاکان و مامۆسایانی زانکۆ بە تایبەت خولی هیوا و خولی ئومێد و خولی ئەوەی کە زیاتر بتوانن دنیا بە جوانتر ببین بەڵام لە ئێستەیە ینی ئەمە خۆمانە بینی زۆربەی مامۆسایان لەسەر شەقامەکانن و لەسەر جادن خەریکی خۆپشاندان و مانیان گرتو دەرگای خوێندنگاکان داخراوە بێ هیوایە خۆی لە لای مامۆسا خۆی دروست بووە لەناو ئەم وڵاتە لەناو هەرێمی ئێمە چۆن ئیش لەسەر ئەم بێ هیواییە ئەکەن کە بتوانن ئەو هیوایە دروست بکەن و لای مامۆستا کە بتوانێت وەکو مامۆستا وەکو پیشەکەی خزمەتەکەی خۆی بکە ڕاستە فەرمی طبعاً ئێمە لەگەڵ داخوازیە ڕەواکانی مامۆستایانین کە لە ئێستاە مافی خۆیانە و کە داوای مافەکانیانەکەین و هەمویان ئێمەیان پەروەردە کردووە مامۆستای هەمومان بوون ڕۆڵێکی پیرۆز ئەگێڕن ئەوەی ئێمە لە ئێستاە ئەم پرۆژەیەمان هەیە زیاتر ئەوەیە کە چۆن بتوانین خولی ڕایەنام بکەینەوە بۆ مامۆستایان بۆ ئەوەی هاوکاری خوێندکاران بن خودی هێنانی مامۆستایان لەو بازنەی ئیشکردنی خۆیان بازنەی مەکتەب دەریان بێنی بیان خیتە ژینگەیەکی ترەوە لە ئوتێلێک لە شوێنێک خولی ڕایەنانیان بۆ بڵیتەوە هێشتا خولەکەش نەوت بێت و بەڵام چوار ڕۆژ پێکەوە بن لە ژینگەیەکی ترامە خۆی بۆ خۆی بابلین گۆڕانکاریەکە لە ژینگەکەیانە ئێمە زۆربەی کات فیدباکیەوەمان بۆ هاتۆتەوە سپاسدانەکەین کە بەڵێ نەتانتوانیوە کێشە گەورەکانی ئێمە حەلکەن کە زۆری خۆی لە مادی ئەبینێتەوە بەڵام لایەنە دەرونیەکەی چکە ئەمە لەو چوار ڕۆژی خولی ڕایەنانایەکە بۆیانەکەینەوە باسی کێشەکانی خۆشیان و خوێندکارانی شەکەین و ئەشگەڕین بە دوای چارەسەرە مامۆستانی بەڕێزیژی ئامادەی و زانکۆکان کە بەشدارن لە خولەکانمانە بای ئەوەش ئەزانن تێگەن کە ئێمەش ڕێکخراوێکی بچووکی ناتوانانی کێشەکانیەوە حەلکەین بەزلانی کەمەتوانی لەو ژینگەی خۆیان دەریان هەیە کە لە دەروی وڵات بۆ پێی کە ئێوە لە هۆڵندا خۆیان داعمتانەکە هیچ پسپۆڕێکەیە کە لە دەرەوەی وڵات بیهێنی لێرە خول بکاتەوە بەڵێ ئێمە لە ڕابردووە کەسانی پسپۆرمان هەبووە کە ئەم خولانەی دیزاین کردو و بتوێتیەوە و ئێستا ئێمە لە مەرحەلەی ئەوەیان کە چۆن بتوانین کادری لۆکالیش دروست بکەین بۆ ئەوەی ئیتر پێویستمان بەدەستی دەرەکی نەبێ بەڵکو مامۆستاکانی خۆمان بتوان ئەم خولانە بڵێنەوە زۆر باشە ڕێڵ عزیز سەرۆک و دامەزرێنەری ڕێکخراوی سپاردە لە شاری سلێمانی لەگەڵ واناوی زۆر سپاس ماندوومان کردیت زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت